سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. وەزیری خوێندنی باڵا هێرشێکی توندی کردە سەر سەرۆکی زانکۆکانی هەرێم و ڕایگەیاند ئەوان بەرپرسیارن لە نزمی ئاستی خوێندن لە هەرێمی کوردستان. لە دوای کۆبوونەوەی لەگەڵ لیژنەی پەروەردە لە پەرلەمانی کوردستان، ئارام محەممەد وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە کۆنگرێکی ڕۆژنەماوانیدا ئاماژەی بۆەوە کرد کەم وەرگرتنی خوێندکاران لە زانکۆ حکومیەکان و کێشەی کوالیتی خوێندن لە هەرێمی کوردستان لە ئەستۆی ئەو نییە و زانکۆکان لی بەرپرسن. ئارام محەممەد بە توانجەوە وتیشی ئەو زانا و پسپۆڕە گەورانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا زانکۆکان بەرهەمیان هێناون کوان. وەزیری خوێندنی باڵا وتیشی سەرۆکی بەشێک لە زانکۆکان داوای ئەوەیان کردووە کە ژمارەی خوێندکارانی وەرگیرا و لە زانکۆ حکومیەکان کەم بکرێتەوە، بەڵام ئەو بڕیاری داوە ڕێژەکە زیاد بکات و خۆی لێی بەرپرسە. ماوەی چەند ڕۆژێکە بەشێکی زۆر لەو خوێندکارانەی کە لە زانکۆکانی هەرێم وەرگیراون گلەییان لە شێواز و شوێنی وەرگرتنیان هەیە و ڕۆژانە خۆپشاندان دەکەن. من یەک جملەی شەڵێمەوە ڕەنگە قورس بکەوێتەوە، ئەمە مەسئولم لێی کاتی خۆی پار و پێراری شوتم مادامی ئەوە من ئیتیهامەکەن بەوەی کە کواڵەتی تێکەدەم فەرمونون لە 10 ساڵ و 15 ساڵ و 20 ساڵ و 25 ساڵی ڕابردووە ئەو ئیسحاق نیوتونانەی ئێوە ئینتاژتان کردوون پێمانی بناسێنن. تۆماس فریدمانەکان کامانن زانکۆکانی کوردستان دروستیان کردو و ئێستا من ئەمێ 2 تەڵەبە زیاتر وەربگیرێ ئەوانەی دروست نابنەوە. ئەو ئەنشتاینانە کامانن زانکۆکانی هەرێمی کوردستان و ئێوە ئینتاژتان کردو لە 20 ساڵی ڕابردووە و ئەمڕۆ ئێوە لە بێگە ئەوەی منەوێ مناڵی هەرێ خەڵکی کوردستان نەکەونە سەجادە ئێوە ئەتانوێ من ئیتیهام بکەن.